هاوسەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵجڤاکیان کوردستان کەرجەکە جەمیل بایەک لە وتاری هەفتانەی خۆیدا تیشکی خستۆتە سەر گرنگی تێکۆشان دژ چەتەکانی داعش و نووسیوێتی پاشی ئەوەی کە شەڕڤانانی کورد چەتەکانی داعشیان تەنگاو کردووە ئێستا ئیتر شەڕی ئەو چەتانە ئاسانتر بووە. هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵجڤاکیان کوردستان کەرجەکە جەمیل بایەک لە وتاری هەفتانەی خۆیدا لە ڕۆژنامەی یەنی ئۆزگویر پۆلیتیک نووسیوێتی پاشەوەی چەتەکانی داعش لەلایەن شەڕڤانانی کوردەوە بێ ئیرادەکران ئیتر شەڕی داعش ئاسان بووە. بایەک وەبیری هێناوەتەوە کە چەتەکانی داعش تەنها لە کۆبانی و ڕۆژاوای کوردستان بەرخۆدانی قارەمانانەی شەڕڤانانی کوردیان نەبینیوە بەڵکو لە شەنگال و کەرکووک و مەخموری باشووری کوردستانیش چەتەکانی داعش گورزی کەمەرشکێنیان بەدەستی شەڕڤانانی کوردەوە خواردووە. دەربارەیەوەی کە لە ناوچوونی چەتەکانی داعش و پەیمانەکانیان نزیک بۆتەوە جەمیل بایەک نووسیوێتی پاش تێشکاندنی چەتەکانی داعش لە شەنگال و کۆبانێ ئیتر کاریگەری سەر جیهانی ئیسلامی کەم بوویەوە و بە ئەڵمەتەکانی گرێسپی تەلحەمس و عەبدولعەزیز و شەداد چەتەکانی داعش ناچار بەوەکران کە چیدی هێرشەکانیان ڕابکردن و بکەونە بەرگری لە خۆیان. پاشە و شکستانش سیاسەتی بازرگانی دەوڵەتی تورک لەگەڵ چەتەکانی داعش شکستی هێنا. ئەوە شوای کرد کە دەوڵەتی تورک چیدی باشکرا و ڕاستەوخۆ نەتوانێت هاریکاری چەتەکانی داعش بکە. بۆ مەبەستەش گروپی چەتەی تری دروست کرد و لە سووریا بەجێی کردن. بەو شێوەیەش دەیەوێت کاریگەری خۆی لە سووریا بێستر بکە. دەربارەی ڕۆڵی هێزەکانی هاوپەیمانانی نێودەوڵەتیش جەمیل بایەک نووسیوێتی دەبێ هەڵوێستی دوو ڕوویانەی هێزە نێودەوڵەتەکان گفتوگۆی لەبارەوە بکرێ چونکە پشتکردنە شەڕڤانانی کورد کە بەو پەڕی قارەمانیەوە شەڕی چەتەکانی داعش دەکەن ئەو پەڕی بێ ئەخلاقی سیاسیە. دەربارەی مووسڵیش بایەک نووسیوێتی ئۆپەراسیۆنەکانی ڕزگارکردنی ڕەقا و مووسڵ نزیک بوونەتەوە و ژمارەیەکی زۆر هێزی شاشکرایان کردووە کە بەشداری ئۆپەراسیۆنانە دەبن. بەڵام هەر ئەو هێزانەی کە ڕێگەیان بە داعشدا بڕۆنە ناو شەنگال و مووسڵەوە لەسەر داوای دەوڵەتی تورک نایەنەوێت گەریلا و شەڕڤانانی کورد بەشداری ئەو ئۆپەراسیۆنانە بکەن.